جۆن فیتزجێرالد کەنەدی ساڵی 1970 لە خێزانێکی ناوداری ئەمریکا لەدایک بووە. باپیری سەرۆکی شارەوانی بۆستن بووە، باوکیشی بزنزمانێکی دیار و دواتریش باڵیۆزی ئەمریکا بووە لە لەندەن. ساڵی 1939 بۆ یەکەم جار چوەتە ناو سیاسەت و وەک یاریدەدەر لە ئۆفیسی باوکی کاری کردووە. خوێندنی لە زانکۆی هارڤەرد تەواو کردووە. لە جەنگی جیهانی دووەمدا وەک ملازم لە هێزی دەریایی وڵاتەکەی خزمەتی کردووە. ساڵی 1953 بۆتە سیناتۆر. هەمان ساڵ لەگەڵ جاکویلین بۆڤیەر کە لە خێزانێکی ئەرستۆکرات و بەناوبانگی ئەمریکا بووە هاوسەرگیری کردووە. ئەستێرەی کەنەدی تا دەهات دەگەشایەوە. ساڵی 1960 لە هەڵبژاردننی سەرۆکاتیدا لە ڕیچارد نیکسنی بردەوە و بووە گەنجترین سەرۆکی ئەمریکا. لە سەردەمی کەنەدی دیبەیتی سەرۆکایەتی دەستی پێکرد و یەکەم دیبەیتیان 7 ملیۆن ئەمریکی سەیریان کردووە. تا ئێستاش دیبەیتی سەرۆکایەتی بووەتە نەریتێکی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. کەنەدی زۆر گرنگی بە گەنجان دەدا. لە یەکەم وتاریدا وەک سەرۆکی ئەمریکا بەشێکی قسەکانی بۆ نەوەی داهاتوو گەنجان تەرخان کردبوو. خۆی و ژنەکەی بوونە خۆشەویستترین سەرۆک و خانمی یەکەمی ئەمریکا. لەو سەردەمەدا ململانەکان لەگەڵ یەکێتی سۆڤیەت، کوبا و ڤێتنام گەیشتنە لووتکە. لەگەڵ سۆڤیەت مەترسی جەنگی ئەتۆمیش لە ئانوساتدا بوو. ساڵی 1963 لەگەڵ مارتن لوثەر کینگ پارێزەر و چالاکوانی ڕەشپێستەکان لە کۆشکی سپی کۆبوویەوە. تشرینی دووەمی 1963 وەک ئامادەکاری بۆ هەڵبژاردننی ساڵی 1964 کەنەدی 46 ساڵ سەردانی تێکساس دەکات. لەسەر داواکاری سیاسیەکانی پارتەکەی سەقفی لێمۆزینەکەی لادەبات و 22 تشرینی دووەمی 1963 سەردانی داڵاز دەکات. لەگەڵ خانمی یەکەمی ئەمریکا جاکویلین لە پشتەوە دادنیشتن و سڵاو لە ئاپۆرای خەڵکی دەکەن. کاتژمێر 12:30 نیوەڕۆی هەمان ڕۆژ لە شەقامی ELM تەقا لە کەنەدی دەکرێت. دوای نیو کاتژمێر لە نەخۆشخانەی پارکلاندەوە هەواڵی گیان لە دەستدانی جۆن کەنەدی سەرۆکی ئەمریکا ڕادەگەیەندرێت. لی هارڤەی ئاسۆڵد ئەو کەسەی کەنەدی تیرۆر کرد پێش دادگاییکردنی لەلایەن جاک ڕەبیەوە دەکوژرێتەوە. نەریمان هەورامی، کوردستان 24. In a warehouse, a sniper with a rifle poised waits.